دوای تەمەنێک لە خزمەت و ماندووبوون ماوەی 2 ساڵە بەشێک لە مامۆستایانی گەرمیان بە ئومێدی بوون بە خاوەنی شوێنێک بۆ نیشتەجێبوونی خۆیان و خێزانەکانیان بەشداریان لە یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە قەزای کەلار بە ناوی پرۆژەی نیشتەجێبوونی مامۆستایاندا کردووە. بەڵام دوای تێپەڕینی ماوەیەکی زۆر بەسەر دەستپێکردنی پرۆژەکەدا تا ئێستا تەواو نەکراوە. ڕاستی ئەمە پرۆژەیەکی نیشتەجێبوون بۆ مامۆستایان قرار بوو لە ماوەی 4 ساڵ تەواو بکرێت. ئێستا 2 ساڵ زیاتر تێپەڕیوە، بەڵام ڕێژەی کارکردن لە پرۆژەکە زۆر کەمە. تا ئێستا 25% تێپەڕیوە. لە بەرامبەر پارەش لە مامۆستایان نزیکەی 140 پارەکە بۆ 45 پارەیان داوات بە کۆمپانیا، بەڵام تا ئێستا هەردیسان ڕێژەی ئیشکردن 125 بە کات بێ بە پارە بێ مامۆستای لە پێشەوەیە و ئەوان ئیش خاوەکەن و ئیش ناکەن. لە هەمان کاتە لەم زوروفە گرانەی موچە و باریدارەیە فشار لە مامۆستایانەکەن کە بێ خستە کاتی خۆیان بێنن ئەبێ پارە بدەن سزای مامۆستایان دەدەن. بۆ ئێمە ئەمڕۆ ئەو جۆرە گرتبوونەوەیمان کرد و بە ئامادەبوونی پەرلەمانتاران و ئەندامان ئەنجومەنی کەلار بۆی فشارێک دروستێن کە دەست لەو هەڕەشە و گڕۆشەی لە مامۆستا هەڵگرن و ڕێژەی ئیشەکانیان زیاد بکەن. سەرەتا ئومێدێکی باشمان بەم پرۆژەیە هەبوو کە سەر بگرێ و بتوانێت کەمێک لە بارگرانی لەشی مامۆستا کەمتر کاتەوانێ و بەڵام بەداخەوە کۆی کە 2 ساڵی کاتەکە ڕۆشتووە لە بەردەمی کۆمپانیا هەتا ئێستاش ڕێژەی دیاریکرااو کە ئەویا 140 لانی کەم پرۆژەکەی تاو کردیا تاوی نەکردووە، ئێستا 126 و پۆین شتێکی تەواو کردووە. ئەمە بۆتە هۆیەوەی کە مامۆستا جۆرێک لە ڕژبینی بەرامبەر پرۆژەکە هەبێت و بەوەی کە ئایا ئەم پرۆژە گاتە ئەنجامیاندا. جگەر لەوەش ئەم بارودۆخ خابوورێکی ئێستا دروست بووە، بارگرانێکی زۆر لەسەر شانی مامۆستایان دروست کردو. ئەندامێکی پارێزگای سلێمانی و ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش بە دوواداچوون بۆ کاری کۆمپانیاکە دەکەن و کەم و کورتیەکانی پرۆژەکە دەخەنە ڕوو. ئەوەی تێبینی ئێمە ئێستا لێرەوەکو پێویست کار ناکرێت لە پرۆژەکە و بەڵێندەری پرۆژەکە و کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە وەکو پێویست کار لە پرۆژەکە ناکەن و پرۆژەکە تقریباً ڕاوەستانێکی پێوە دیارە و ئەمەش بەڕاستی کەم تەرخەمی کۆمپانیای جێبەجێکارە و هەروەها وەبەرهێنانی گەرمیانیش پێویستە چاودێریتون لەسەر ئەم پرۆژە بکە. کۆمپانیای جێبەجێکاریش ئەوە ڕەت دەکاتەوە پارەی زیاتریان لە مامۆستایان وەرگرت بێت، ڕاشی دەگەیەنێت کارەکان بە سەرپەرشتی لیژنەیەک و بە پێی نەخشەی خۆی بەڕێوە دەچێت. ئەم پرۆژەی ئێمە مدەکەمان بەو شێوە نییە کە باسەکرد. ئێمە 4 ساڵی کارکردنمانێ، ئێستا تا ئەمڕۆ بە تقریبی 13 بۆ 14 مانگی فعلیمان ڕۆیشتێ، نزیکەی 27% 4 ساڵە کارکردنەکەکە. نسبەی ئینجازیشمان ئێمە مانگانە نووسراوەکەین بۆ نووسنگەی سەرپەرشتیاری، ئەوانش بۆ بەڕێوەتی و بەرهێنانی گەرمیان نسبەکان دیاریەکەن چەندێک کارم کردووە چەندێ پارە وەرەگرم و هەموو مامۆسایەکەش ملزەمە 160 پارە بدات بن پرۆژەکەی بۆ تەواو بکەم، لەوە زیاتر نادا کە من تەواو نەکرە و کاتە بەرپرسیارەتی یاساییمان لەسەرە. پرۆژەی بەهەشتی شار کە بە پرۆژەی مامۆستایان ناسراوە لە مانگی دەی ساڵی 2010ەوە دەست بە جێبەجێکردنی کراوە، تا ئێستا تەنیا لە 127 لێ تەواو کراوە. پرۆژەکە تایبەتە بە مامۆستایان و لە 1998 یەکەی نیشتەجێبوون پێک هاتووە و لە 140 کۆی پارەی هەر یەکەیەکی نیشتەجێبوون بە قیستی 8 ساڵ لە مامۆستایان وەردەگیرێتەوە. لە ئێستادا بەشداربووانی پرۆژەکە دوودڵن، مەترسیان هەیە کە سەرباری ئەوەی پارەیەکی زۆریان بە کۆمپانیای جێبەجێکارداوە، بەڵام ڕەنگە زوو یەکەکانی نیشتەجێبوونیان ڕادەست نەکرێ و لە کرێچێتیدا بمێننەوە. بەماش باری سەرشانیان قورستر دەبێت، بەوەی مانگانە لەلایەک دەبێت قیستی کۆمپانیا و لەلایەکی دیکەشەوە کری خانوو بدەن. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.